سڵاوتان نەبێت. کۆمەڵی دادگەری لەسەر بڕیارەکەی وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لە کردنەوەی خولی قورئان لە مزگەوتەکان هاتە دەنگ و سەرۆکی فراکسیۆنی ئەو حیزبەش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەوەی وەزیری ئەوقاف داوای دەکات چەواو نایاساییە و بۆی ناچێتە سەر. شەوی ڕابردوو شارپرێز دەقی نووسراوێکی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی بڵاو کردەوە کە ئاڕاستەی وەزارەتی نەوخۆی کردووە و جەختی کردوتەوە هەموو خولەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئان بەبێ مۆڵەت قەدەغەی و ڕاشی گەیاند دەبێت بۆ هەر چالاکیەکی ڕێکخراوەکان ئێمە ئاگادار بێت. عەبدول ستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لەو بارەیەوە هاتە دەنگ و ڕێگەیاند ئەم بڕیاری وەزیری ئەوقاف دروستکردنی فشار و بربەستە لەبەردەم ئەو ڕێکخراوە ئیسلامیە پەروەردەیانەی خۆبەخشانە بوونەتە چرای ڕۆشنکەرەوەی کۆمەلگا و چەتری پاراستنی بەهاکانی خێزان و کۆمەلگە و ڕەوشتی گەنجەکانمان. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەژڵێت هەموو ئەو ڕێکخراوە ناوەندانە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێم مۆڵەتی فەرمیان هەیە و بەپێی یاسا کار و چالاکی دەکەن. وەک عەبدول ستار مەجید دەژڵێت بڕیارەکەی وەزارەتی ئەوقاف نایاساییە و ئەوەشی وەزیری ئەوقاف داوای دەکات بۆی ناچێتە سەر بۆی هیوادارم بەڕێزیان ئەو نووسراوە بکێشێتەوە و کارێک نەکات کە هێندەی دیکە خەڵکی موسڵمانی کوردستان نیگەران و تووڕە بکات. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئەوەشی وتووە ئەگەر وەزیر خەمی ئارامی و پاراستنی کۆمەلگایەتی ئەو باڕوویانی شەوان و شوێنانی دیکە دابخەن کە بۆتە مۆڵگەی لادان و خوی قێزەون. عەبدول ستار مەجید ڕێکخراوە ئیسلامیەکان بە تاکە شوێنی ئارام و ڕوون بۆ گەنجان نەودەبات و دەڵێت لە ڕێکخراوە ئیسلامیەکان بگەڕێن تاکە مەوایەکی ئارام و ڕوون مابێ و ئێستا و ئایندەی گەنجەکانمان بپارێزێت لای ئەوان و هەموو ئەو ڕێکخراو و ناوەندە پەروەردەیانەیە کە لە خەمی ئەخلاقی گەنجان و پاراستنی بەهاکانی کۆمەلگادا.